لزماني پیغمبر صلى الله عليه وسلم لصحيح بخاري دا فرمودك هاتوا سرداني كابرايكي أعرابي كرت بستي نخوشا تشوب ولاي پیغمبر صلى الله عليه وسلم دستي لدى تاي ليبو يعني تايكي بقوتي لهاتبو فمي لا بأس عليك طهور إن شاء الله بويستي خواي قولي هذه هزنية أما باكرويا أم نخوشية أم تاليهات نو آزارة باك الدكاتوا لقناه أجري لا إخوات برز دكاتوا إن شاء الله باك الدكاتوا لنخوشيتر يعني أم تاليهات نو نخوشية خروك السبيكاني لا شد بأقادينيتوا بهز دبي برامبر بنخوشي إنساني كي بقوة دبي وجارش كلا كومل نخوشي قولة الخوالات ددا أقل شوي ولا نخوش أوا دلي بدوا والله لا بأس هزنيا طهور إن شاء الله بويستي خواي پروردگار خوا ميلي ليبه باك كرويا باكي كردويتا ولا گناه باك الدكاتة ولا كومل فيروس نخوشي دمك خانكاني لشد هێزی بەرگریەکەی نووسووە بە ئاگا هاتوونە و جارشکە نەخۆشی بەسەرتا بەویستی خوازاڵ نابێ بەڵام ئەم کابرایە وتی تەهورون بە پرسیار لێکردنێکی سەر سوڕهێنەرەوە یعنی بە ئیستیهزاوە نەعوذ بالله وتی تەهورون پاکەرەوەیە پاکم دەکاتەوە لا ناوەڵڵاوانیە بەل هي حم طفور على شيخ كبير تزيره القبور منی پیرە پیاو ئەم تا بەهێز و نەخۆشیە بەهێزە دڵنیام بەرم نادا وازم لێ نایەنێ حتا ئەم پیرەمێردە دەخاتە قەبرەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فەنەعەم ئیذەن دەی باوا بێ دوایەوە کابرا بەو نەخۆشیە مرد دەباوا بێ خۆت بڕیارت داوە چاو لێ نەیگوت بە ئیزنی خوای گەورە سوپاسی ئەو دوعا خێرەت دەکەم خوا لە دەمت بڕوانەیە منیش ئومێدەوارم خوای گەورە پاکم کاتەوە هیچ نییە ئیشەڵڵا زوال دەستمەوە خۆی بێئەدەبینوان لە خزمەتی خوادا لە خزمەتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم وتی ناوانیە حتا نەمکوژە لە کۆڵم نابێتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی فەنەعەم ئیذەن دەی باوا بێ خۆت چۆن بڕیار دەدەی دڵنیا بە ئاوا دەبێ بۆیە ئێمەی موسڵمان هەمیشە پێویستە لە خزمەتی دینەکەمان دابین هەمیشە ئەدەبمان هەبێ لە کاتێکە کە نەبوونە دارین کە دەستکورت و هەژارین کە خاوەنی گرفت و خەمبارین بڵێن یا ئەڵڵا ئێمە تۆمان هەی ئێوە هەمومان پشتمان بە پەروەردگار بەستووە